کاتت باش خوێندکاری هێژە بەخێر بێ بۆوانای بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕە 21. لاپەڕە 21 باسی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان، پاشان لە ڕاهێنانی یەکەم چنووسرایە خشتەیەکی نوێتر پێک بهێنە لەسەر خشتەکەی پێشوو. لەسەر خشتەکەی پێشووەوە چیای پیرەمەگرۆنی بۆ زیاد بکە کە بەرزیەکەی نزیکەی 2814 مەترە. 2814 مەترە لە کوردستان. ڕیزیان بکە لە کەمترین بەرزی تا زۆرترین بەرزی، ئەو جارەی لە کەم هەتا زۆر. واتە چیایە ئەوەی چیایە کە بەرزیەکەی کەمترە لەسەرەوە، چیایەکانی دی لە ژێرەوە لە بن ئەو چیانە دانێ ڕیزیان بکە. کە دەڵێ خشتەیەکی نوێتر پێکبینە لەسەر خشتەکەی پێشووەوە، ئەو پێشووەوە کو نووسرایە؟ خشتەکەی پێشووم جێ لێ بووە. پێشووەوە چیای پیرەمەگرۆنی وا بزانم دەبوایە ئەو دووەیە کە لێرە دەبوایە بە تەنیا نووسرابان لەسەر خشتەکەی پێشوو چیای پیرەمەگرۆنی بۆ زیاد بکە کە بەرزیەکەی نزیکەی ئەوەندەیە، ڕیزیان بکە لە کەم تا زۆر. واتە دەبی بچین تەماشای خشتەکەی پێشوو بکەین. مەبەستی لە لاپەڕە 20 ئەوە خشتەیە چیایەکان ڕیز کرابوون کە تەمەشا دەکەین دەبینین چیایەکان لە گەورە لە بڵند بەرزایی، لە چیای بڵند کە حەسارۆست کە 3607، پاشان تۆزێک لەو نزمتر ئاوا زەفیر کە لە سعودیە، ئەوانەش هەڵە بوون بێگومان، لە لوبنان نەبوون، نازام هەڵە بوو یان هەروە نووسرا بوو. ئێستا ئەو خشتەی دەینین هەروەکو خۆی وەک ئەو خشتەیە، بەڵام ئەو جارەی ڕیزکردنەکە لەسەرەوە لۆ خوارێواتە زەفیر کە لە هەمویان نزمترە لەسەری سەرەوە دەنووسین. پاشی زەفیر چ دەنووسین؟ توور، ئەوجا سەوز مکەمەل، ئەوجا حەسارۆست. بەڵام چیایەکی تکەش زیاد بووە، چیای پیرەمەگرۆن، کە ئەویش دەبی لە جێیەکی دانین تەماشاکەین بزانین بەرزیەکەی ئەو پیرەمەگرۆن چەندە، کە بەرزیەکەمان دەزانین لە چێندەر دای دەنێین. وا بزانم بەرزیەکەی دەکەویتە مابەینی توور و سەوز، واتە ڕەنگە ئالێرە لەو ناوەندەی داینێین. تەمەشای بەرزیەکەی دەکەین دەچینە لای پرسیارەکەمان. ببورن ئەو دەنگەدێ لە دەرێ. دەچینە لای چیای بەرزی چیای پیرەمەگرۆن 2814 مەترە. چیایەکانی دیش کە تەمەشا بکەینەوە دەبی دیسان بگەڕێینەوە بزانین 2814 دەکەویتە چێندەر. 2814 کەمترە لە 2900، واتە ئالێرەیە. ئێستا زانیمان چیای پیرەمەگرۆن لێرە دادەنێین. یەکەم جار چیای زەفیر دەنووسین، دوایە توور، دوایە پیرەمەگرۆن، دوایە سەوز، دوایە مکەمەل، ئەوجا حەسارۆست لە خوارەوە، لەبەرەوەی ڕیزکردنەکەمان لە کەم بۆ زۆر. وا بچین بزانین کو ڕیز دەکەین. چیاکان ئاوا ڕیزکرا لەسەری سەرەوە دەنووسی، بە خۆت دەبی ئەو جارەی لە دەفتەرەکەت یان لە پەڕاوەکەت خشتەکە بە خۆت دروستکەی. لە خشتە دروستکردن کووە؟
دەتوانێت ئەو سۆر ئەوە بە سووری دروستکرایە، ئەوە بە زەرد، ئەوە بە سەوز. ئەو سۆرە پێی دەڵێن ئەستونەکان. 3 ئەستونم دروست کردە، 1 ئەستون، 2 ئەستون، 3 ئەستون، ئەستونی یان ستون. پاشان چەند ڕێزم دروست کردووە. ئەوە 1 ڕێز کە چیا شوێن بەرزی، ئەگەر بڵێن ئەوە ڕێزەکان کووە، ئەوە هەندێکەوەی گەورەتربی، ئەوە 1 ڕێز چیا شوێن بەرزی، ئەوە 2 ڕێز زەفیر سعودیە، توور سینا، ڕیزەکم بەجێ هێشتە لێرە بەتاڵ، ئەوانە ڕیزیان پێ دەڵێن کە ئاوا بڕوە، ئاوا ڕیز کە ئاواش بەستونی پێ دەڵێن. ئەو خشتەیە 3 ستون و چەند ڕیزە؟ 1 2 3 4 5 6 7 7 ڕیزە، 1 2 3 4 5 6 7 ڕیز و 3 ستونم دروست کردێ لەو خشتێژ. ئەتوش دەتوانی ئاوا خشتێکی دروستکەی بە کەیفی خۆت نازۆر، ئەوەی ڕاستی بەپێی ئەو زانیاریانەی کە دەتەوێت لە خشتەکەدانەی دروستی دەکەی. ئێستا تەماشاکەین چیای زەفیر لە سعودیە لە هەمویان نزمترە، بەرزیەکەی 2368. توور سینا، ئەوەی ڕاستی بینازام لەبەر چ نووسرایە سینا، چونکە سینا زیاتر شوێنە نەک و وڵات نییە. لێرە نووسرایە شوێن، بەڵام ئەوانی دی هەموو وڵاتن. سینا دەبوایە نووسرا بە ڕەنگە مەسر، کەوتە مابەینی مەسر و ئیسرائیل و فەڵەستین، نازانم چ بڵێم. پاشان چیای سەوز لە عومان، پاشان مەکمل لە لوبنان و هەسارۆس لە کوردستانی خۆمان. ئەوجا پیرەمەگرون لە چێندەری دانین. پیرەمەگرون کە بەرزیەکەی ئەوەندەیە دەکەویتە مابەینی سینا و توور و سەوز، دەکەویتە مابەینی لە توور، لە چیای توور بەرزترە، لە چیای سەوز نزمترە، کە دەکەویتە کوردستان. چیایەکەش ناوی پیرەمەگرون. ئاوا زانیاریەکانت لە ناو خشتەی لەسەر خشتەی ڕێز دەکەی. ئەو جارەی لە بچووکەوە بۆ گەورە هەندێک جار لە گەورە بۆ بچووک، کە دەڵێ خشتە و لە گەورە بۆ بچووک واتە گەورەکە لە سەرێوی بچووکەکە یان گچکەکە لە خوارێ، بەڵام کە دەڵێ خشتە لە بچووک بۆ گەورە واتە کامە لە هەمویان کەمترە بە ژمارە لە سەرەوە، پاشان گەورەتر و گەورەتر و گەورەتر و گەورەتر، هەرە گەورەکە و بڵندەکەیان بە مەتر چێ حەسارۆست 3607 مەتر. ئەوە دەبی خشتە دروستکەی، ئایا بە دەست دروستی دەکەی یان بە ڕاستەی دەینی دروستی دەکەی، زۆریش ئاسانە، ڕەنگە بە کۆمپیوتەر دروستیکەی. زۆر بەرنامە هەیە کە هەر دەچێ لای خشتە، بە خشتەکەی پێی دەڵێ بە کۆمپیوتەر چەند ئەستونت دەوێ یان چەند ستونت دەوێ و چەند ڕێزیشت دەوێ، کە بە ستونی دەرێن کۆلۆم یانیش بە ڕێزیش دەرێن ڕاد، نازام هەندێک جار ڕادە، هەندێک جار شتی دیە، بەوەی پێک دێ بە کۆمپیوتەرەکەت بە چ زمانەکە، زمانی ئینگلیزیە یان زمانی دیە. نازام ئەگە بە زمانی کوردیش هەبی چی پێ دەڵێن، ڕێز یان ئەستون، ستون، عامود، شاقوڵ. ئاوا بەدەستیش هیچ زۆر سەخت نییە، ئاسانە، دەتوانی دروستیکەی خشتەی دروستکەی، زانیاریەکان لەسەردانەی، بەڵام دەبی بزانین ئەو ستونە باسی چ دەکە، کە دەڵێ چیاواتە ناوی چیە، شوێن یان کام وڵات، پاشان بەرزی زۆر گرنگە بنووسی بە مەتر یان بە کیلۆمەترە یان بە میلە، بزانە بە چیە یەکەکان بنووسی. ئاوا خشتەکەت دروست بوو، ئاوا چیایەکان ڕێز بوون، لێرانە
زانین بگەڕێینەوە پرسیارەکان. ئەگەر پرسیارێکی دی هەبی لە لێرە یان ئەو پرسیارانەیان ئەو ڕاهێنانێک کە ماینە هەڵبگرم بۆ وانەی داهاتوو هەتا بە تەواوی باسی ئەو پرسیارەی بکەین ئەو ڕاهێنانێکە بەکارهێنانی پێدراوەکان. هەست دەکەم ئەوە تۆزێک دوور و درێژە دەبی بە جوانی بە باشی بە دوور و درێژی باسی بکەین. ئەوەی هەڵدەگرن بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر شاد و خۆش بی.